ماوەی 26 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن و هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن جومگاستیارەکانی وەک سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و سامانە سروشتیەکان و هێزی ئەمنی و پەیوەندیەکانی دەرەوەیان لە نێوان خۆیاندا بەش کردووە و پارتی وەک هێزی یەکەم زۆرترین پشکی بەرکەوتووە و یەکێتیش جگەلەوەی خاوەن هێزێکی دیارە خاوەنی زیاتر لە نیوەی داهاتی هەرێمە و پاڵپشتی پارتی دەکات لە درێژەدان بۆ خۆسەپاندن و حکومڕانی کردن. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت بەهۆی سیاسەتی خۆسەپاندن هەڵبژاردنەکان نەبوونەتە هۆی گۆڕانکاری و خۆشگوزەرانی لە ناوچەکەدا. ئەزمموی 25 ساڵی ڕابردوومان دەبینین ئەو هەڵبژاردنەیە لە کوردستان کراوە ئەنجامی هەڵبژاردنەکان نەبووتە پێوەەر بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان یانی چ لە ناو پەرلەمان چ لە ناو حکوومەت پێداچوونەوە بە پرسی بڕیاردان لە هەرێمی کوردستان بکرد ینی میکانیزمی بڕیاردان لە هەرێمی کوردستان دیار نییە ئەوەندەی هەوژمی لایەنیش سیاسی دیاریکراوە بەسەر بڕیاردان لە هەرێمی کوردستانەوە دیارە ئەوەندە لایەنە سیاسیەکان بەشدار نین لە بڕیاردان لە هەرێمی کوردستان بڕیاردان لە هەرێمی کوردستان بڕیاردان لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بڕیاردان لە ڕۆشنکردنی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ ڕۆشنکردنی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ عێراق کە زۆر گرنگە دیار نییە دەبینی زۆر جاران لە لێدوانی یەک لایەنی سیاسی یا سەرکردەی سیاسی کاریگەری زۆر سلبی دەکاتە سەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا. بڕیاری تاگلایەنە و نەبوونی ئەنجومەنێکی سیاسی گشتگیر بۆ بڕیاردان لەسەر پرسە سیاسیەکان وای کردووە هاوڵاتیانیش ببنە قوربانی ئەو هەڵانە کە بەرپرسان بە ناوی گەلی کورد دەری دەکەن. چاودێرێکی سیاسیش دەڵێت دوو حیزبی سەرەکی کوردستانیان خستۆتە بەردەم هەڕەشەیەکی گەورە هاوکات دەشڵێت بەهۆی بەرژەوەندی حیزبایەتی کوردیان لە بەردەم ئەگەرێکی ترسناک هێشتۆتەوە. مۆدێلی حکومڕانی لە کوردستاندا مۆدێلێکی زۆر سەقەتە بەڵگە و دەلیلیش سەرەتا لە بینی دوو حیزبایە 50 بەشیەکەن دوای ئەوە بە کۆتاییەکەی تەماشا دەکەین 5 حیزب تەحکوم ئەکا ئەم 5 حیزبش وەکو پێویست خزمەتیان نەکرد بە توایبەت دوو حیزبی سەرێکی کە نەیانتوانی بەڕاستی وەکو پێویست خزمەتی هاوڵاتیان کرد قەیران دوای قەیران ڕۆژانە قەیران زیاد دەبێت و ئێستا ئاخر قەیران ئەوەیە کوردستان لە بەرامبەر مەترسیێکی زۆر گەورەیە و ئێستا هیچ سیقە متمانێنەوە بە دەسەڵاتی کوردی ئەمە خەتەرترین شتە ینی معنای وایە ئێمە زۆر لە مەترسیداین. بەوتەی چاودێرانی دۆخەکە گەلی کورد بەهۆی ناکۆکی سیاسی بە تایبەت لە ناوەخۆدا وای لێهاتووە دەوڵەتان سوود لەو ناکۆکیە ببین و پەیوەندیەکانیان لەسەر بەرژەوەندی خۆیان لەگەڵ چینێکی دیار لە بەرپرسانی حکوومەتی هەرێم پتەو بکەن کە زۆربەی کات دەوترێت ئەگەر هەر وڵاتێک دوو هێندە قازانج نەکات ڕوت لێ ناکات کە ئەمەش لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت و بەپێی زانیاریەکان داهاتی کوردستان زۆربەی بۆ وڵاتان دەچێت و بەشەکەی تریش بەرپرسان لە بانقەکانی دەرەوە قۆرخیان کردووە کە دوجار میلەتیان هەژار و برسی کردووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.